پامپێۆ بە هاوپەیمانانی گوت کە ئەمریکا تەواو نیگەرانی هەوڵی ئێرانە کە دەیهەوێت دەسەڵاتی بەسەر خۆرهەڵاتی ناوەڕاستدا هەبێت و زۆر هەوڵی ناوچی دەدات. ئەو پشڕاستی پلانی سەرۆکی کرد کە دەیەوێت لە ڕێکەوتی ناوچی بێتە دەر ئەوەی ئەمریکا و 5 وڵاتی تر 2015 لەگەڵ ئێران واژۆیان کرد. سەبارەت بە ڕێکەوتنی ناوچی سەرۆک ترامپ هەڵوێستی زۆر ڕوونە. ڕێکەوتنەکە کەم و کۆڕی زۆر تێدایە. سەرۆک ئامۆژگاری بەڕێوەبەرایەتی کردووە هەوڵ بدات چاکی بکات. واگەر نەمانتوانی ڕێکەوتنەکە چاک بکەین ئەوە لە ڕێکەوتنەکە دینە دەرێ. ئەوە مەسەلەیەکی زۆر ڕوونە. لەوە تا دەستپێکی وتوێژەکانی ناوچی ئیسرائیل بە سەختی لە دژی بووە. نەتەنیاهو لە ماوەی کۆبوونەوەی لەگەڵ پامپێۆ ستایشی هەڵوێستی ترامپی کرد. ئەگەر کەسانە پیان وا بوو دوای ڕێکەوتنەکە کردداری هێرشبەرانی ئێران بەرەو نەرمی دەڕوات پێچەوانەکەی ڕوویدا و ئێران لە هەوڵدا وڵات دوای وڵات قوت بدات. ئێران دەبێت پێشی پێ بگیرێت. هەوڵی ئێران بۆ گەیشتن بە بۆمبەکانی ناوکی دەبێت لەگەڵ کردداری هێرشبەرانەی پێشی پێ بگیرێت. ئێمە پێکەوە ئەو کارە دەکەین. پامپێۆ لۆمەی خستە سەر ئێران کە بە نیازی ناسەقامگیرکردنی تەواوی هەریمەکە و پشتیوانی لە گروپەکانی تونڕە و تێرۆریستی وەک حەماس و حوسیەکان لە یەمەندایە. ئێران لە ئێمن هەروە لە ڕێگای دابینکردنی کەرەسە و دەستگای لەشکری پارە و مەشقپێکردن پشتیوانی لەسەر هەڵداوانی حوسی دەکات. ئەمە پێشێلکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی UN-ە. وێ دەچێت ئێران تا ئەستا بە پێ ڕێکەوتنەکە چۆتە پێش و دەڵێت هیچ گۆڕانێک لە ڕێکەوتنەکەدا پەسەند ناکات. وەزیرانی دەرەوەی ئێران و رووسیا شەممە لەسەر دۆخەکە دوان. کاربەدەستی ئێران لۆمەی خستە سەر ترامپ کە پێشێلی بەڵێنەکانی نێونەتەوەی دەکات. جیال لە ڕێزدانانان بۆ بەڵێنی و بەرپرسیازەکانی خۆی ترامپ داواکاریەکانی نەگونجاو دەخاتە ڕوو کە بۆ خەڵکی ئیران قبول ناکرێن. ئەگەر ترامپ تا 12 مانگی 5 پشڕاستی ڕێکەوتنەکە نەکاتەوە ئەمریکا دەتوانێت گەمارەکان بەسەر ئێران دەست پێ بکاتەوە. لە ماوەی سەردانی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست پامپێۆ بۆ پشتیوانیکردن لەو گەمارۆیانە داوای یەکێتی لە نێو هاوپەیمانانی هەریمی کرد.